ئەمە چەند شتێک کە من ویستم عەرزتان بکەم و هیوادارم بڵاو بکرێتەوانێ و داوا لە هەموو ئەو کەسانەکەم کە دڵسۆزی ئەم دینەی خوان بە هەر شێوەیە لە دەستیان دێ دەنگی خۆیان بەرزکەنەوە. ئاخۆڵی زۆر سوورەیە یەکێک بڵێ من باوەڕم بە ئیسلام نییە، من شریعەتی ئیسلامم ناوێ، من بەرنامەی ئیسلامم ناوێ، هەموو پشتیوانەکانی مۆیدەکانی لایەنگرەکانی بچن ڕەئی بدەن، بەڵام تۆی مسلمان لە ماڵەوە دانیش وەڵا ناسم ڕێی بدەم گونەحبارە بم. ئەی تۆ گونەحبارە بگەر کۆمەڵک بنێری نوێنێری تۆ بندیفاع لە ئیسلام بکەن یا واجبێکی جێبەجێ کردووە. ئەو کەسەش کاچێ ئەو لەسەرەتی واجبەکەی خۆی جێبەجێکە. ئەو بەڕاستی زۆر شتیش ئەم نوێنەرانەی حیزبە ئیسلامیەکان کە لێ دیفاعیان ئیتریش هەن کە هەر دیفاع لە حەقەکەن، بەڵام ئەوانە بەڕاستی کاری زۆریان کردووە، زۆر زوڵمیان بەگشت زۆر زوڵمان چوونەوە، زۆر مادە بۆ کەویستوانە تەطبیق بکرێ نەکراوە بەهۆی بوونی ئەوانە. جاگەر خەڵکێکی زیاترمان هەبێت لە قسەمان زیاتر سەرەکەوێ و بەرنامەی خوا زیاتر تەطبیق و میلەتەکەش باشتر ڕوو نەبێتوانێت. بەڕاستی مەسلەی انتخابات و هەڵبژاردن شتێکە کە حەق وایە مسڵمانان ئەوەی خەم لە ئیسلامە خوا کۆڵی پێوە هەڵگرێ. ئێستا بەداخەوە شتێک پیا بووە کۆمەڵێک ببێ ئەوە کە مەسئولیەتیان هەبێت لە فتوادانەوانەیە قسە لە شتی زۆر قورزەکەن. حەق وایە ئەوانە بزانن وەزنی خۆیان بزانن، فتوا ئەبێ یەکێ بیدا زۆر شارەزا بێت، هەموو لاکانی لێکدا بێتەوە، شوێن عاتیفە و سۆز و ئەوانە نەکەوێ، شوێن عەسەبیەت و ئەوانە نەکەوێ. ئەمجا ئێستا بە تایبەتی لە کوردستانی خۆمان لجنەی فتوای باڵا هەیە لە هەولێرە، لجنەی مەکتەبێکیشی لێرە هەیە لجنەی فتوای باڵا، بێ ئەو لجنەی فتوای لقی یەکێتی زانایانمان هەیە، لجنەی فتوای تر هەیە. ئەمانە ئەگەر قسە لە شتێکیش بکەن باشە، بەڵام هەر خەتیبێک و هەر کەسێ لەسەر مێمبەرێکەوە دەستکایەکێ بڵێ دروست و یەکێ بڵێ دروست نیە، یەکێ بڵێ حرامە، یەکێ بڵێ پێی کافرەبی، بەڕاستیەوە شتێکی قورسە و کەسێک خۆی وەزنی نەبێت و قسە لە شتی قورسکا پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی ناوە ڕۆی بیضە، با خۆمان لەوە بپارێزین. ئەم مۆزوع انتخاباتە بەداخەوە دوو ئاەت هەیە لە قورئانە، ئەو کەسێک کە نوێژ نەکەر بێ ڕەنگە دەستکاریان بکە، یەکیان لا تەقرەبوا الصەلاة وأنتم سوکارا، یەکیان فویل للمصلین. کابرا کە حەزی لە نوێژ نەبێ لە قورئانە فەرمێ لا تەقرەبوا الصەلاة یا فویل للمصلین، ئیتر لاکەکەی لێک ناداتەوە. دوو شتیان تێکەڵ کردووە، یەکیان دروستکردنی دێمۆقراتیەت و عەلمانیەت، یەکیان لە ناو سێبەری دێمۆقراتیەت و عەلمانیەتە کۆمەڵی ڕاست بنەوە دیفاع لە حەق بکەن، دیفاع لە ئیسلام بکەن، دیفاع لە بەرگری لە شتێ بکەن کە دژی بەرنامەی ئیسلام بێ. ئەم دوو شتیان تێکەڵ کردووە. ئەسم لە ناو خەڵکاڵ نەگەر تووشی بۆ انتخابات پێی کافرەبی، پێی موشرگەبی و ئێمە بە تایبەتی ئیسلامیەکان ئەوانەیە کە ئیلتیزامیان بە ئیسلام هەیە کۆمەڵێک خۆیان تەرشیح کردو و خۆیان پێشنیار کردو بۆەوەی کە دیفاع لە ئیسلام بکەن، بچنە ئەم پەرلەمانانەوە لەوێ گەر شتێک پێچەوانەی ئیسلام بوو بەگژیا بچنەوە، شتێک پێچەوانەی ئیسلام بوو دیفاع لە ئیسلام بکەن، تۆمەتێ بۆ ئیسلام دروستکرا ڕەتی کەنەوە، زوڵمێک لە مسڵمانان کرابوو بەگژیا بچنەوە بە هەر وەسیلەیە بۆیان نەکرێ. ئەم دوو شتیان تێکەڵ کردووە. ئێمە ناچین دەوڵەتی ئەلمانی دروستکەین، ئێمە بۆ خەڵکەڵەوە چ دەوڵەتەکە دروست کراوە تازە، ناچین مەسەلەن دێمۆقراتیە دروستکەن، دێمۆقراتەکە تازە چەسپاوە. ئەو لە سێبەری ئەم دێمۆقراتی و ئەلمانیەتەیە ڕێی ئەوەندە دراوە کۆمەڵی مسلمان بێنە مەجلیسێکەوە ئەگەر شتێک گوترا پێچەوانەی ئیسلام بڵەوە نابێ، ئەگەر شتێک لەگەڵ ئیسلامە لە گونجا ڕوونکردنەوە بکەن بە کەڵک نایە، شتێک زوڵم بوو بڵێن ئێمە قبوڵمان نییە. زۆرم پێسەیرە مسلمانێک لەولا ڕاست بێتوانێ بڵێ من خۆم تەرشیحەکەم دیفاع لە ئیسلامەکەم، من بە خەڵکی بڵم چۆن ڕێی پێمەدە، یەکی کەس لەولاوە بە ئاشکرا بڵم باوەڕم بە ئیسلام هەر نییە، باوەڕم بە بەرنامەی خوا هەر نییە، باوەڕم بە قورئان هەیە، وەرە هەڵبژێرن مؤیدەکانی ئەو پشتیوانەکانی ئەو برژێنە بازار و ڕیز بگرن و دەنگی بۆ بدەن، ئەوانەی کە نوێژەکەن لە مزگەوتەوانەیەن کە قورئانە خوێنوانەیەن کە نوێژی سوننەت دەکەن وەڵا بانەچین، ئێمە ئەم یەکە کە دیفاع لە ئیسلامەکانی نێرین بۆ ئەوێ. یعنی بەڕاستی ئەمە ساحە چۆڵکردنە. من لەباری قانونی ئەوانەوە قسە ناکەمان بۆ خۆتان معلوم ئەوەندەی تایە کە ئەگەر کەسێک مسلمانان سار کاتەوە لە ڕئیدان معنای وایە ساحە بۆ ئەو کەسانە چۆڵەکە کە دژی ئیسلام قسەکەن کە بەرنامەیەک دژی ئیسلام دەیانەوێت تەطبیق بکرێ و هەر کەسێکیش بتوانێت لەم بارەوە شتێک بکات. من مفتی دامی لجنەی فتوان، بەڵام ئێمە کە لجنەی فتوامان هەیە کەسمان بەتەنیا لە خۆ حاضر نین لە مەجلیسەکە فتوایە بن، ئەگەر شتێک بێڵین وەرە بۆ لجنەی فتوا لێوێ بە هەمومان قسەی لێ، حتا ڕئیسەکەمان کە لە هەمومان خوێندەوارتریشە ئیشتا ئەو بەتەنیا قسە ناکە، پرس بە هەمومان نەکا قسە ناکە.
بەڵام یەکی ڕاست بێتەوە لەسەر مێنبەر شتێک بە کوفر دانێ و شتێک بەس شرک دانێ یا شریت بڵاو کاتەوانی ئەوە کوفرەوە ئەوە شیرکە ئەمە شتێکی زۆر گەورەیە حەق وای خۆی لێ بپارێزرێت. ئەم مۆزوعی هاوبەشیکردنی ئەوانەی کە مسلمان و ئیلتیزامیان بە دینی خوا هەیە بۆ هەڵبژاردننی کەسێک کە لە پەرلەمانێکە بێوێ دیفاع لە ئیسلام و لە مەبادی ئیسلام و لە بەرنامەی ئیسلام و بکات و بە گشت شتێکا بچێتەوانێک کە دژی شریعەتی ئیسلامی بێ دژی یاساکانی ئیسلامی دژی ئوسولی ئیسلامی بێ تۆ بڵێ بچۆم مەسۆڕەئی بۆ مەدە یعنی بەڕاستی ئەو دۆستێکی نەزان وەختی وایە شتێکەکە دوشمنی زانە پێی ناکرێت زۆر غەڵەتێکی گەورەیە. ئەمجا ئەمە قسەی ئێمەش نییە بەتەنیا قسەی مفتیە گەورەکانە. ئێستا من نەختێشتان بۆ خوێنمانێ یەکیانی مەسەلەن پرسیار کراوە لە زانایانی گەورە لە موسوعة الأديان والمذاهب المعاصرة باسیەوە کراوە کە گەرێکی بزانێ دیموکراتیت هەیە خۆی زانێ حکومەکەی خەڵگەی زانێ و دەمێکە گوتراوە دیموکراتیش دەمێکە چەسپاوە تازە بەدەستۆن یە لا ناسێ عینی وەک ئەو شخصی کە خۆی تەرشیحەکە بۆ دیفاع لە ئیسلام وەکو حەزرەتی یوسفی بەسەر دێ حاکمێکی مشرک هەیە لەو ئەو حاکمە مشرکە ئەمانێ لێ دەم دەرچوو ئەڵە وەرە لای من منصبێک دەمێ وەزیفەیەک دەمێ الله اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم من عمارداری و اقتصادی مسلمانان لە هەموو کەس باسی دەزانن بیە بە من ئەو کەسەش کە تۆ ڕێگەی پێدراوە بچێ دیفاع لە ئیسلام بکە ڕێگەیەدەن بە شەرتێت تۆ دەنگی بیتێ زۆر شوورەیە زۆر یعنی نەزانیە ئینسان الله ناسم و ڕەئی نادەم با ڕێگە چۆڵ بێ بۆ ئەو کەسانەی کە لە باوەڕم بە ئیسلام هەر نییە باوەڕم بە شەرعی ئیسلام هەر نییە بچی ڕێگە بۆ ئەوان خۆشکەی جالیان پرسیوە گوتیان ئەگەر هاتوو لە شێخ محەممەد بن عوسەیمینیان پرسیوە حكم انتخابات الجواب فرميتي من لا أرى أنا أرى أن الانتخابات واجبة يجب أن نعين من نرى أن فيه خيرا لأنه إذا تقاعس أهل الخير من يحل محلهم سيحل محلهم أهل الشر أو الناس السلبيون الذين ما عندهم خير ولا شر أتباع كل ناعق فلا بد من أن نختار من نراه صالحا لأن برسيوا انتخابات فرميتي من لا انتخابات هاوبەشی کردن تایە واجبە ئەبێ ئێمە یەکێ دیاری بکەن کە لەو پەرلەمانەیە قسە بکا کە خێری تیا بینی چونکە ئەگەر ئاهلی خێر نەچن چێتە جێیان ئەوانەیە دێن کە باوەڕیان بە ئیسلامی یا کەسە کە حەقیان بەسەر هیچەوە نییە هەرچی بێڵێ کەعبەش بڕ و خوێنێ خوا قووەتەن ناکا ئەمجا لێ پرسن فإذا قال قائل اخترنا واحدا لكن أغلب المجالس قال یەکێ لێمە پرسێ ئەڵەوانێک کە ما هەڵبژار دیفاع لە ئیسلام کە بەڵام خۆ زۆرتەی خەڵکە لەگەڵ نێژەڵێ هذا الواحد إذا جعل الله فيه الخير وألقى كلمة الحق في هذا المجلس يكون لها تأثير ولا بد ئەم یەکە ئەگەر خۆی ئەوەنە دڵسۆز بێ خوا بەرەکە دەخاتە ئیشەکەی و قسەی حەقیش بکات لەو مەجلیسەیە حتما تأثير يبيه لكن الذي ينقصنا الصدق مع الله نعتمد على الأمور المادية الحسية ولا ننظر إلى كلمة الله عز وجل ئێمە ئەوەی کە نقصانمانە لەگەڵ خوا ڕاز بین پشت ببەستین بەشتی مادی و حسیش و لەوە ئیشکەنی ترەمجا فەرمانی خوا لە ئاخرەیە بۆ خۆی فەرمان دەرەکە فرشح من ترى أنه خير وتوكل على الله أما أو لا علماء اللجنة دائما برسوا آية درست ماشينا انتخابات والترشيح خمان ترشيح كان بقو أو الجواب فرمي أنا أفرمي أجر هاتوا لما مثلا الآن برسيون مثلا الجزائر انتخابات تشريعية كليه حزب هنداوي يكون حكم إسلامي هبي حزب هنداوي حكم إسلامي ناكن حكم إسلامي هرناوي أو كسيب شبو ئەم انتخاباتە فەرمیەتی واجبە لەسەر مسلمانان بە هەر شێوەیە بۆ یانەکرێ بۆ زاڵکردنی حکمی شریعەتی ئیسلامی ئیشکەن چی لە توانایانە ئەبێ بیکەن ئەبێ لەو بارەوە ببنە یەک دەست ئەو حیزبەی کە وا ئەزانن داوای ئەوە کە حکم بە شریعەتی ئیسلام بکرێ حتمما بە هەر شێوەیە بۆ یانەکرێ ئەبێ یارمەتی بن و پشتیوانی لێ بکەن ئەمە لوژنەی دائیمەی فتوا بێ ئەوە عولەمای زۆر فتوایان داوە لەسەرەوەی کە ئەو کەسانی لە خوان ڕائبینن بچن لێ دیفاع لە ئیسلام بکەن دیفاع لە بەرنامەی خوا بکەن حتمما بچن و ئەبێ دیفاعەکەش بکەن ئەمە شتێکی واجبە نەک هەر حرام نییە بەڵکو واجبی شەکە بچن چونکە گەروانەچن ساحە سۆڵە بێ بۆ ئەو کەسانی کە دژی ئیسلام بەردامەدانێن ئەمە چەند شتێکە کە من ویستم عەرزتان بکەم و هیوادارم بڵاو بکرێتەوانێ و داوە لە هەموو ئەو کەسانەکەم کە دڵسۆزی ئەم دینەی خوان بە هەر شێوەیە لە دەستیان دێ دەنگی خۆیان بەرزکەنەوە ئاخۆڵی زۆر سوورەیە یەکێک بڵێ من باوەڕم بە ئیسلام نییە من شریعەتی ئیسلامم ناوێ من بەرنامەی ئیسلامم ناوێ هەموو پشتیوانەکانی مۆیدەکانی لایەنگرەکانی بچن ڕەئی بدەن
بەڵام تۆی مسلمان لە ماڵەوە دانیشەوەڵا ناسم ڕێ بدەم گوناحبارە بم ئەی تۆ گوناحبارە بگەر کۆمەڵک بنێری نوێنێری تۆ بندیفاع لە ئیسلام بکەن یا واجبێکی جێبەجێ کردووە ئەو کەسەش کاتێ ئەو لەسەرەتی واجبەکەی خۆی جێبەجێکە ئەو بەڕاستی زۆر شتیش ئەم نوێنەرانەی حیزبە ئیسلامیەکان کە لێ دیفاعیان ئیتریش هەن کە هەر دیفاع لە حەقەکەن بەڵام ئەوانە بەڕاستی کاری زۆریان کردووە زۆر زوڵمیان بەگشت زۆر زوڵمان چوونەوە زۆر مادە بۆ کەویستوانە تەطبیق بکرێ نەکراوە بەهۆی بوونی ئەوانە جاگەر خەڵکێکی زیاترمان هەبێت لە قسەمان زیاتر سەرەکەوێ و بەرنامەی خوا زیاتر تەطبیق و میلەتەکەش باشتر ڕوو نەبێتوانێ ئەمە چ شتێک بوون کە من ویستم لەم چەند دقیقەیە بۆتان باس بکەم خوا هەموو لایان موفەق بۆ خزمەتی ئیسلام و خوا تەوفیقی میلەتەکەشمان بە ڕوو بکاتە حەق و کێ لەسەر حەق یارمەتی دەری بێت و كي لسر باطل شخواه هدايتي وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.